3 ساڵ بەسەر قڕکردنی ئێزیدیەکاندا گوزەرە. دنیا دەزانێت داعش چی بەسەر ئێزیدیەکاندا هێناوە. ڕەنگە بەلای ئێزیدیەکانەوە گرنگ بێت داخۆ جارێکی تر بە کۆمەڵ کوشتنێکی تر ڕویان تێدەکات یان نەمانی داعش بۆ ئەوانیش ژیان ئاسایی دەبێتەوە. How do we ensure that that is stable and that is safe so that these communities can return home? چۆن دڵنیابین ئەو ناوچەیە ئاسایی بۆتەوە و پارێزراوە کە کۆمەلگای ئێزیدیەکان بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان بۆ ئەوەی ئەوە بکرێت پێویستە ئەو کەمایەتیانە بەشێک بن لە گفتوگۆ و دیالۆگەکان لە بەغدا و هەولێر لێرە لە واشنگتنیش. لە واشنگتن و جێگەی دی کۆڕی گەرم و گوڕ لەسەر ئێزیدەکان دەکرێت، بەڵام هێشتا دۆسیەی بە جینۆساید ناساندنی لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە هێواش بەڕێوە دەچێت. گەواهیدانی قوربانیەکان دراون بە دادپارێزی گشتی هەوڵیشماندا بۆ دادگای تاوانە نێونەتەوەیەکان، بەڵام نەگەیشتینە هیچ ئەنجامێک هەرچەندێکە ئەوان دەڵێن سیاسیە بەڵام وانە. هەموو دەڕوانە بڕیاری نەتەوەیە گرتوەکان کە کەیسەکە بنێرێت و هەموو خەرجەکان بکەوێتە ئەستۆ. وەک زۆر جێگای دی ڕۆژی کارەساتەکەی شەنگال کە لە لای ئێزیدیەکان بە ڕۆژی ڕەش ناوی دەبەن، لە واشنگتنیش مۆم بۆ گیانی قوربانیەکان داگیرسێنرا وەک هاوسۆزیەک نەک تەنها ئێزیدیەکانی دەڤەری ڤێرجینیا، خەڵکی بیانی و کەمایەتی ئاینەکانی دیکەش لەوێ بوون. بۆ جنسایدە شنگالی خەبینە بیرا خەلکێ هەمووکی مەجبیر نەگریە و لازم دنیا هەموو زانە بێ هیچ ئێزیدی دەستی داعش دەماینە کە چک و ژن و گوزارۆکێ ما و لازم دنیا هەموو زانە بێ کارێکی بکن بۆ ئەمان دەستێوان خەڵاسکن و ئەم قەدیا ملەتێخوا ئەم بدنا ناسکردن. ڕۆژەکە ڕەشە ئیزیدیا هات و ئیبادەکە جماعی جینۆسای هاتە سەر ئیزیدیا ئەمە دخوازین دەنگێ خۆ بگەینین عالەمێ وعالم پێ بەعاسیە. وایە بەنات منە شنگال ئەو کچە ئێزیدیانەی داعش ڕەفاندنی بیریان لێ دەکەینەوە و خۆشمان دەوێت. کچە ئێزیدیەکان وەکو من و هاوڕێکانم کچن، دەمەوەی ژیانێکی باش بەسەر بەرن. ئۆمێد دەکەم کە کۆمەڵگای نێودەوڵەتی کۆمەکیان بکات. 3 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزیدیەکانە تێپەڕێت. قوربانیەکان چیرۆکەکانیان بۆ دنیا جێڕایەوە. ماوەتەوە ئەنجامدەرانی ئەو تاوانە داخۆ ڕۆژێک لە دادگایەکی نێودەوڵەتیدا ببینرێن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.